سەبارەت با بەڕێوەچوونی یەکەمین کۆنفرانسی دڵنیاییە لە هەرێمی کوردستان و عێراقدا ئەمڕۆ دووەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنفرانسەکەیە کاتێکدا کۆنفرانسەکە چەند پانێڵێکی جیاواز لەخۆ دەگرێت ئێمە بۆ ئەمە مەسڵ میوانداری زۆر بەڕێز سەروین ئیسماعیل بەڕێوەبەری جێبەجێکاری بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری دڵنیایی وەزارەتی داراییمان کردووە. سەروین خان سڵاو لێ بێت ئەم کاتت باش. سەروین خان گەرگوێبیستی دەنگی من بیت ئەمڕۆ دووەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنفرانسی دڵنیاییە کە بۆ یەکەمین جارە ئەم کۆنفرانسە لە هەرێمی کوردستان و عێراقدا دەبەسترێت. دەمەوێت باسێکمان لە کۆنفرانسەکە بۆ بکەیت بەگشتی چەمکی دڵنیایی چییە بۆی کە بینەران باشتر پێی ئاشنا بن. بەڵێ هەتاوکو برادەران کێشەی دەنگ چارەسەر دەکەن دیارە کۆنفرانسی دڵنیایی یەکەمین کۆنفرانسە کە تاوکو ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقدام کۆنفرانسا بەسترا بێت دوێنێ یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە بۆ ئەمڕۆ دووەم ڕۆژەتی کاتێکدا کۆنفرانسەکە چەند پانێڵێکی جیاواز لەخۆ دەگرێت. یەکێک لە پانێڵەکانی کە پانێڵی یەکەمە بریتیە لە دامەزراندنی کۆمپانیای دڵنیایی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا. پانێڵێکی دیکە کە پانێڵی دووەمە بریتی دەبێت لە کێشە و گرفتەکانی دڵنیایی نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێمی کوردستان. پانێڵی سێم بریتی دەبێت لە ڕۆڵی دڵنیایی لە گەشی ئابووری هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵدا. پانێڵی چوارەم بریتی دەبێت لە ڕۆڵی تەکنۆلۆژیای زانیاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری دڵنیایی لە هەرێمی کوردستاندا. واتە سەرجەم پانێڵەکان تایبەتە با دڵنیایی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا کەتێکدا وەکو پشتوازێک لە شێوازەکان وەکو دەستپێشخەرێ و ڕێگە چارەیەک وەکو بەراوردکردنێک کە بەرامبەر بە یەکتری لە نێوان حکوومەتی فیدراڵ و لە نێوان هەرێمی کوردستاندا. بەڵێ گەست سەروین خان گوێبیستی دەنگی ئێمە بە دووبارە دەگەڕێمەوە بۆ لای ئەو سەبارەت بە دڵنیایی سەبارەت بە کۆنفرانسی دڵنیایی کە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئەم جۆرە کۆنفرانسە دەبەسرێت چۆنە بە وشەی دڵنیایی بە دەستەواژەی دڵنیایی چەمکی دڵنیایی زیاتر چ واتایەک دەبەخشێت دوێنێکە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بوو کۆنفرانسەکە چۆن بەڕێوەچوو. سەروین خان دووبارە دەگەڕێمەوە لای تۆ سڵاوت لێ بێت. گەرگوێبیستی دەنگی ئێمە بیت سەروین خان سەبارەت بە کۆنفرانسی دڵنیایی دوێنێکە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بوو چۆن بەڕێوەچوو و دەشمانەوێت بزانی کە کۆنفرانسی دڵنیایی چی لەخۆ دەگرێت. بەڵێ دیارە تاوەکو برادەران کێشەی دەنگی سەروین خان چارەسەر دەکەن دواتر دەگەڕێمەوە لایەن دووبارە ئاماژە بە پانێڵەکان دەکەمەوە کە چەند پانێڵێکی جیاواز بەڕێوە دەچێت لە کۆنفرانسەکەدا کە تێیدا ئەوەی کە ئەم کۆنفرانسە جیاواز دەکات لە کۆنفرانسەکانی دیکە ئەوەی کە بۆ یەکەمین جارە کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا دەبەستێت کە لە پانێڵەکاندا پێشنیارێک کراوە پێشنیازی دامەزراندنی کۆمپانیای دڵنیایی دەکرێت کە کۆمپانیایەکی دڵنیایی نیشتیمانی بێت لە هەرێمی کوردستاندا ئەمەش بە مەبەستی باشترکردنی سەلامەتی جۆری سەلامەتی دڵنیایی لە هەرێمی کوردستان دەکرێت. دیکە لە پانێڵەکان بریتی دەبێت لە کێشە و گرفتەکانی دڵنیایی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشە و گرفتانەی کە لە دڵنیاییدا هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا چین چۆن چارەسەریان چۆن ڕێگەچاریان بۆ دەدۆزرێتەوە. هەروەها ڕۆڵی دڵنیایی لە گەشەی ئابووری هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ تا چەندێک دڵنیایی کاریگەری دەبێت لە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. سەروین خان دووبارە دەگەڕێمەوە لای تۆ سڵاوت لێ بێت. بەڵێ سەروین خان گوێبیستی دەنگی منی ئێستا. بەڵێ تا هاوکارانمان کێشەی دەنگ چارەسەر دەکەن ئێمە دەچینە لەی راپۆرتێک سەبارەت بەوەی کە لە تاجیکستان خواست لەسەر بەخێوکردنی مەڕی هیسار زیادی کردووە لە وڵاتی ئاسیای ناوەڕاستە خواستێکی زۆر لەسەر بەخێوکردنی جۆرە مەڕێکەیە کە بە مەڕی هیسار ناو دەبێت. ئەم جۆرە مەڕە تایبەتمەندی ئەوەی هەیە کە دەتوانێت لەگەڵ گۆڕانی ژینگەدا لەگەڵ کەشوهوای وشک و هەروەها ئەو شوونانی کە سەوزای باشیشی لێنێ ئەم دەتوانێت خۆی بگونجێنێت و کێشەکەشی زۆر بە خێرایی زیاد دەکات. بەڵێ خۆشەویستان ناو وچانێکی زۆر کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان.
یەکەمی کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان و عێراقدا بەڕێوە دێتێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز سەروین ئیسماعیل بەڕێوەبەری جێبەجێکاری بەڕێوەبەری گشتی کاروباری دڵنیایی و وەزارەتی دارایی دەکەین. سەروین خان سڵاو لێبێت ئەم کاتت باش. دوێنێ یەکەمی کۆنفرانسی دڵنیایی بەڕێوەچوو ئەم ڕۆژ کۆنفرانسەکە بەردەوامی هەیە. دەست پێ دەمێ بزانم کۆنفرانسی دڵنیایی چی لە خۆ دەگرێت لە چی پێک هاتووە بۆی کە یەکەمین جارم کۆنفرانسە لە هەرێمی کوردستان و عێراقدا ساز دەکرێت. بەڵێ بانیتان باش بەڕێزان، سلااو لە ئێوە، سلااو لە بینەران، سلااو لە گشت ڕاگەیانەکان. سەبارەت بەم کۆنفرانسە لە ساڵانی 64ەوە تاکو ئەمڕۆ لە عێراق و لە کوردستان یەکەم کۆنفرانسە زێدرێت. هەڵبەتە گرنگجی و ئەهەمیەتی تەواوی پێوە دیارە و بەتایبەت لە ڕۆژانی ئەمڕۆ کە لە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرە و خێراییەکی تەواو لە جیهانگیری و لە پەڕەپێدانی گشت سێکتەرەکانی هاوڵاتیان خۆشبەختانە ئێستا توانیمانە وەکو یەکەمین کۆنفرانس لە کوردستان ساز بکەین. بێگومان گرنگی سێکتەری دڵنیایی لە هەموو بوارەکان بەدی دەکرێت کە ڕاستەوخۆ تایبەتمەندە بە ژیانی هاوڵاتیان و خزمەتگوزاری هاوڵاتیان. بەڵێ سەروین خان لەگشت بوارەکانی ژیان. بڵێ چەمکی دڵنیایی بەس لە سەلامەتی کوالەتی ژیان دەکا بەگشتی لە سەزم سێکتەرەکاندا و بەڕێزت باسی لێوە کرد. چۆن لەم کۆنفرانسەدا هەوڵ ئەدەن ئەو دڵنیاییە بدن بگەچکی خەڵکی داخۆ چارەسەرێک بۆ کێشەی ئەگەر نادڵنیایی هەبوو چارەسەری بۆ بدۆزنەوە. عفوا تۆزێک دەنگت زۆر بوازەحینی ئەگەر دووبارە لۆم بکەیەوە. بەڵێ سەروین خان دەپرسم وشەی دڵنیایی کە لە کۆنفرانسەکەتانی لەسەر دروستکراوە خۆ بنیاد نراوە چۆن دەتوانن لەم کۆنفرانسەدا باشتر چەمکی دڵنیایی لە خەڵک بگەێنن یاخۆ کێشەگیری گرتەکانی نادڵنیایی لە هەرێمی کوردستان و عێراقدا کە هەن لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە چارەسەری بکەن. بەڵێ بەدەستبەت دڵنیایی بێگومان واتە بیمە ئەو بیمەیە کە لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکان بەتایبەت لە سێکتەری تەندروستی کە بە سەراحەت بە کۆڵەیەکی سەرەکی تەندروستی هاوڵاتیان هەژمان دەکرێت. بەڵام گرنگجی و تایبەتمەندی خۆی لە بواری بیمەی تەندروستی بە دیار دەکەوێت. ساڵانێکی بۆ ماوەیەکی زۆرە هەوڵمانداوە بیمەی تەندروستی بەگەر بخرێت لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئێستا پرۆژەکە تەواو بووە و لە ئەنجومەنی شوڕا پرۆژە یاساکەمان خۆشبەختانە خلاصمان کردەوە. کرد ئێستا بۆ دوایی خولی پەرلەمان کە پەسم بکرێت ئینشاءالله دەکەوێتە بواری جێبەجێکردن سەبارەت بە بیمەی تەندروستی. بەڵێ سەبارەت بە بیمەی بەڵێ هەڵێ فەرم بەڵێ ئیتر ئەمە لە گرنگترین تەوەرەکانە کە ئەمە ئیشمان لەسەر کردووە لەبەرەوەی پەیوەستە بە سەلامەتی هاوڵاتیان لەلایەک تریشەوە پەیوەستە بە بەو ڕێژە زۆرەی کە خەڵک پێوەی دەناڵێنی لە خەرجی تەندروستی هەر لە فەحوسات و لە مختبەرات و لە زۆر بابەتەکەوە خەڵک دەتوانێت کاروبارەکانی خۆی لە بیمەی تەندروستی جێبەجێ بکاتن. بالمقابل حکوومەت دەتوانێت قەرەبووی بکاتەوە بە بڕێکی کەم، یعنی مانگانە ئەگەر لە سەتا یەک لە موچەکەی لی بڕێتن و بتوانێت بە هەموو کێشەکانی خۆی لەڕووی تەندروستیەوە دیکە لە پانێڵەکان بریتیە لە کێشە گرفتەکانی دڵنیایی نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێمی کوردستان. ئەو کێشە گیری گرفتانی کە لە نێوان دڵنیایی هەرێمی کوردستان و عێراقدا هەنچین. گرنگترین ئەو کێشانەی هەڵبەتە کە ئەمە ئێستا ئیشمان لەسەر کردووە بەتایبەت لە بابەتی وەرگرتنی ڕسومات و وەرگرتنی ئەو داهاتانەی کە ئێستا بوتە جەدەلێکی گەورە نێوان ئێمە و نێوان حکوومەتی فیدراڵ. تا ڕادەیەک توانیمانە بە گفتوگۆ بە هاتوچۆ لەگەڵیان و لەگەڵ ئەوە فدەی کە دەچینە بەغدا و لەگەڵیان کێشەی سەرەکیبان لەسەر بابەتی پێدانی ڕسمی تابعە و پێدانی ئەو ڕسوماتانەیە کە کۆمپانیاکان وەری دەگرن بە حکمی ئەوەی حکوومەتی بەغدا دەڵێت ئێمە وەکو کۆمپانیا وەکو
ئەو داهاتی کەوەری دەگرین داهاتێکی سیادیە بەڵام بەپێی قانونی ئیدارەی مالی پێویستە ئەو داهاتە مەحەلی بێت بۆیە تاکو ئێستا نەگەیشتونەتە دەرەنجام سەبارەت بەم کێشەیە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز تەروین ئیسماعیل بەڕێوەبەری جێبەجێکاری بەڕێبەراتی گشتی کاروباری دڵنیای وەزارەتی دارایی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کوردستانی زەگەڵمان ئامادە